ئەو مرۆڤانم خۆشەوێت کە لە پیریا چڵەتدارێک ئەڕوێنن لە کاتێکە ئازانن ناتوانن لەژێر سێبەرەکەیە دانیشن. ئەو مرۆڤانم خۆشەوێت کە لە کافەیەک ڕێستۆرانتێک دانیشتون و پاشماوەیەکی ناشتین لە دوای خۆیان بەجێ ناهێڵن بڵن گارسۆنێک هەیە خاوێنیە کاتەوە. ئەو مرۆڤانم خۆشەوێت کە لە جامی سیارەکەەوە دەبە ئاوێک فڕێنادەنە دەرێ. ئەو مرۆڤانم خۆشەوێت کە لە پاستا جێگەکەی خۆیان ئەدەنە کەسێکی تر. ئەزانم کەوتونێتە سەردەمێکەوە ململانەی ژیانوای کردووە کە ئاگامان لە یەکتری نەمێنێت. بەڵام ئەبێ هەمیشە ئاگامان لەوە بێت ئەو کەسێ بەلاتا تێپەڕێت دڵێک لە سینەیدایە. بینەرانی خۆشەویست، زۆر خۆم بە خۆشحاڵەزانم کە لە بەرنامەی میوانی چریکە پێتان شاد بوومەوە. میوانەکەی ئەم شەوم ئەڵێت لەم وڵاتە هەر کەسێک سەنگی هەبێ نوقم بووە بۆ ئەوەی سەر ئاوکەوی یان ئەبێت ترم بێت یا تەپەدۆر. شاعری زۆر زۆر خۆشەویست و دێرین کاک تەڵات دایر. بەخێر بێ کاک تەڵات عەزیزم، سپاس دەکەم. هیوادارم کاتێکی خۆش پێکەوە بەسەر بەرین، هەمیشە سەرسامی بێ لە شعرەکانە، هەمیشە ئەو چاوپێکەوتنانی کە یەکی و دانیشتانی کە یەکی سەرسامی وشەکانی تۆم پڕە لە چۆنەڵێن لە خۆماڵە عیلم و معریفەت. زۆر زۆر خۆم بە خۆشحاڵەزانم. پێم خۆشەیەک سەر داغڵی پرسیاری یەکەم بم ئەویش ئەوەیە کە مناڵی چۆن بووە لەکوێ لە دایک بوویت، حەزەکەین جارێکی تر ئەمانە بیری بینێ بخەینەوە. بەڵێجان زۆر خۆشحاڵم سەرکەوتن و سەرفرازی بۆ جەنابەت بۆ بەرنامەکەت. من لە 1970 لە مەخمور لەدایک بوومە لە قەزای مەخمور سەر بە شاری هەولێر. ئیتر خوێندنی سەرتایم هەر لەوێ بووە. دواتر دێمە هەولێر کە داپیر و باپیرم وفات دەکەن، چکەم لە ماڵی داپیر و باپیرم ژیاوە، دێمەوە ماڵی باوکی خۆم. ئیتر لەوێن زوو دەستم بە خوێندنەوە ئەدەبیات کرد بە حکومی عەرەبی مەزانی. ئەو زمانی ئێستا ئینگلیزی زۆر گرنگە بیزانی، بەس ئەو زمانی ئێمە عەرەبی زۆر گرنگ بوو بیزانی. عەرەبی زمانێکی بەرفراوانە، ئێزگار بەرفراوانە و لە خودی خۆی مهم نییە ئەوەندەی میلەتانی تریش بەشداریان تیا کردووە. یعنی 30 میلیەت خزمەتی ئەو زمانەیە کردووە. تۆ دەتوانی حتا ئێمە کوردیش بەشێکین لەوەی کە خزمەتی زمانی عەرەبیمان کردیە. ئیتر لە ڕێگەی زمانی عەرەبیەوە زوو کەوتمە ناو خوێندنەوەی نووسینەوەوانە. هەرچەنە درەنگ وەریان گرتم، خات و چریکەدا هەمیشە سنتەری شارەکان زۆر بێویژدانن بەرامبەر بە بەهرەی ئەتراف. یعنی هەتا لە قڵازێ دەبی بە شانۆکارێکی باش، لە سلێمانی بە ئاسانتر دەبی. من کە لە مەخمور دێم ئەو مشکلیم بۆ دروستە بێ کە وەرناگیرێم. بۆیە دەبینی من هەمیشە متعاتفم یان سۆزم هەیە بۆ بەهرەی ئەتراف و لە هەموو ئەو شوێنانەی ئیشم کردووە، چه ڤیستیڤالەکان بێ، چه ئەو گۆڤارانە بێ، چه ئەو ڕۆژنامە ئەدەبیانە بێ، چه کاری فەرهەنگی بوو بێ، زۆر گرنگیم بە بەهرەی ئەتراف داوە. چکە دەزانم فرسەتی خەڵکی ئەتراف گەنجێک لە خورماڵ، گەنجێک لە قەڵازێ، گەنجێک لە خەلیفان زۆر زەحمەتە بتوانێت، بۆیە زۆر متعاتف بوومە لەگەڵیان هەمیشە. دوکانەکەی دایک چی بە تۆ بەخشی؟ دوکانی زیزی داکەم، وەڵاهی سحر، خەفات، نەبوونی، خۆشەویستی زۆر بێ ینی با بڵێن دایمە ڕاستە دوکانمان هەبوو، بەڵام فرۆشیار نەبووین، دەبایە کڕیار بینیانی. ئەگەر بچوو بایە ناو جادەی ئەلبانیان، بچوو بایە ناو بازاڕی کووران کە با بڵێن گڕەکێکی دێرون و کۆن و مەردا وەکو چوارباخی خۆمان. مەسەلەن ڕاستە دوکاندار بوون، فرۆشیار بوون، بەڵام هەمویان دەبایە کڕیار بن. ئێمە مۆزمان دەفرۆش بەس مۆزمە لە ماڵ نەدەخوارد. کابرا نقلی دەفرۆش بەس منداڵەکە نقلی نەدەخوارد. چزانە سەلاجەی دانا و بیفرۆشێ کەسی خۆی تەبەدۆرێکی لە ماڵێ هەبوو، سەهۆڵی تاورد، معیشەتەکە ژیانەکە زۆر زەحمەت بوو. ئەو کاتی مەردایەتێکە بوو، عائیلە زۆر یەکگرتوو بوو، خێزان زۆر یەکگرتوو بوو، خەڵک زۆر یەکگرتوو بوو، خەڵک با بڵێن ئامانجێکی هاوبەشی هەبوو خات و چریکە. ئەویش نەمانی بەعس و دژایەتی بەعس و ئەو ئاژاوەی کە بەعش با بڵێن دەستی خستبووە بینە قاقای خەون و مناڵ و پیر و خێزان و کۆڵان و گەڕەک و شار و نەتەوە. یعنی زوڵمی بەعس هێندە گەورە بوو. ئێمە هەمومان
زانی وەکو کە ئەسب هێرشی بۆ دەکەن یان کەمەڕ گورگ دی هەموو دەستنە پەنای یەکتر و پاڵ بەیەکترەوە دەرێنن بۆ یەکتر گەرمکەنەوە من خەڵکی ئەو کاتەم ئاوا دێتە پێش چاو کە بەعز وەکو گورجێک دەویست ئێمە بریندارکە و ئێمە بخوا ئێمە هەموو عائیلەکان و خێزانەکان هەموو خزمەکان هەموو گەڕەکەکان شارەکان لە تەنیشت یەکتر بوون یعنی تۆ گەل ملاحەزە کشتی یەکتری بوون ملاحەزە بکەی مەسەلا حکوومەتی عێراقی چەندی هەوڵیدا مەسەلەن شارچێتی بەرهەم بێنە نەیتوانی خەڵکی سلێمانی هەولێر خەمی یەکتریان یعنی من لەبیرمە کە هەڵەبزەشی ماباران کرا لە بازاری کوران باوەڕ ناکەم دوو کەس نانی خواردبی یعنی دوو کەس نیوەڕۆکەی نانی خواردبێ باوەڕت بێ ینی کێچێک شەهید دەبوو ئەو گەڕەکە یان ئەو بازارە هەمووی لەگەڵ کەسوکارەکەی دەبوو بە پارەی ئارەقاوی پارەی چڵکنی کۆنیان کۆ دەکردەوە بۆ ئاوارەکانی قوشتەپە و بۆ کڕینی جل بۆ پێشمەرگ سەرباری ژیانە قورسەکەش یعنی من زۆر جاران عائیلەم دەبینی مەسەلەن جوکات لەژێر قادرمە بەرمیلی نەوتیان دادەنا یعنی باوەڕت بێ دەتوانی بڵێ ئەو برمیلانە هەمووی پڕی فرمێسک بوون لەسەر ینی لەسەر شەهید بوون لەسەر فیراری لەسەر زۆڵمی بەعاز لەسەر جیران ینی گەنجێکە 14 ساڵە من ڕۆژانە زلەیەکیان لێدەم ڕۆژانە باس دەچوون مەکتەب لە عەنکاوە بوو لای کورانی عەنکاوەی معسکەر بوو سەیترێک لێ بوو ئەوانە ڕۆژانە دێگوت ئینتە کوردی دەمگووە زلەکە لی داوم دەڕۆشت ڕۆژانە لە ناو پاسامە زلەیەکم خواردو بەس پێیان بوو تۆ کوردی بەڵێ کوردی بەڵێ زلشی داوم ڕۆژانە بوو ئیش ڕۆژانە بوو معلێ مەم لە دایکم لەژێرا لە باب لەژێراوە لە بەس دوی خەفەت نەخۆن ینی من بیرمە شەهید مەنافە بوو بەڕەحمەت بێ دراوسێمان بوو شەهید بوو شەیدی کۆمەڵە بوو شۆڕە جێڕان بوو ئیتر ئەو کاتە دەیانگوت خوێنەکەی ئەوەندە سوورە لە هەولێری ڕووبانات باوەڕت بێ لە دوکانەکەیە ڕووبەهنار هەبوو کابرانی دەفرۆشت دڵیندات دەیگۆ ڕووبەهنار دەیگوت لەسەر ڕەفەکەی دەگوت نیمانە کاکە بڕۆ نیمان یعنی دڵی نەدا هات ڕووبەهنار بفرۆشێ لە برەوەی بە هینێک دەچوو بە خوێنی خەستی پێشمەرگەیەک دەچوو دوایەوە هەموو خەونە ئیترە تۆ پێم ناخۆشە ئێستا نەتەوەکە میلەتەکەم گەیشتۆتە ئەوەی کە بەدیهێنانی ئەم خەونە بەدیهێنانی ئەم ڕاپەڕینە مەزنە بەدیهێنانی ئەو ینی خەریکە دەبێتە جۆرێک لە کابوس و جۆرێک لە نەهامەتی ینی منەوەم پێ ناخۆشە میلەتی کورد میلەتی زۆر قوربانی دەرا و داواشی زۆر کەمە ینی میلەتێکە داواکاری زۆر کەمە هەر دەیوێ ئەدیبەک محتەرەم بێ سیاسیەک دز نەبێ شۆڕجێڕێک کابرگوتی ژنی تازە نێنی 30 ساڵ لە خۆی بچووکتر بەڕاستی ینی ئەدی پێویستە محتەرەم بێ خۆ تو چاکە لەگەڵ دەسە خەڵک ناکە ینی هونەرمەند پێویستە بەڕێز بێ خۆ چاکە لەسەر خەڵک ناکە خەڵکی ئێمە هەر ئەوەندەی لە تۆ دەوێت تۆزێ محتەرەم بە و تۆزێک ڕازگۆ بە و خۆ فرۆژمە بە و وش کابرای گوتی قەڵەمەکەت مەفرۆشە شانۆکەت مەفرۆشە دراماکەت مەفرۆشە لە بەرەی خەڵکابە لە بەرەی خەڵکی ستەمنی دایە بێ خەڵکی کوردەوەندەی دەوێ ینی هەستەکەی ئەو قورسایی ژیانی مناڵی ئەو چۆن ئێساکە خۆت باست کرد وای کردووە کە نووسینی تۆ ئەوەنە جوان ڕنگانەوەی هەبێت لە ناو خەڵکە بیرکردنەوەی تۆ ئەوەنە جوان ڕنگانەوەی هەبێت ئەو ژیانە قورسە وای کردو یاخود تۆ کە بیرەکەیتەوە ئەڵی نە من هەر لە مناڵیەوە ئەم خولیاتیا هەبووە لەو زەمانەی کە دایکم میوەکانی جا کردەوە کە خۆت باست کرد باینجانەکە بەزەیت پێ هاتۆتەوە کە حسابی میوەکانی بۆ ناکەن خۆی سەریکە ئێستا ئەو ئایپادەی لە پێش دەنابدا ئەو ئاوێنەیە ئەم پەرداخە ئەمە ئەگەر لە کوورەیەکە بە باڵێن پلێکی گرمی ئێجگار بەرز نەتوێتەوە نابێ بە پەرداخ نابێ بە شوشە نابێ بە تەنەکە نابێ بە زێر نابێ بە زی و هەموو نابێ بە شوشە هەموو مادەیەک پێویستی بە کوورەیەکە بە پلێشی ئێزگار گەرم بسووتی هەموو ئەوانەی دەبنەشت دڵنیا بە لە کوورەیەکی گەرم گەرما توانێتەوە یعنی تۆ وەرە ژیانی مبدعەکانی ئێمە بخوێنەوە یان چەند بە زەحمە ژیاوە یعنی تۆ ژیانی قانع دەخوێنیەوە ڕیکۆتێکی تۆزاوی لەبەرەکە بە زەحمەت ماڵ و منداڵی خۆی بەخێوە کاو بەڵام نانێکی نامەردی ناخۆ لە ماڵت دەرەبەجێکە نایبینی سەربەرز لە بەندی خانە سەربەرز لە نەم ماڵە سەربەرز لە شارە
سەربەرز لە کۆڵانە، سەربەرز لە مزگەوتە، چونکە کوورەکە کوورەی ژیان، کوورەی نەبوونیە، کوورەی مەحرومیە، کوورەی ژیانی سەختە، حتا هونەرمەندەکان، ینی مەسەلەن ژیانی عەبدولحەلیم حافز بخوێنەوە، ژیانی ئوم کورسم بخوێنەوە، ژیانی کازم ساهر بخوێنەوە کە دەڵێ بە 5 ساڵ دەرگەمان نەبووە بەتانی عەسکەریمان بە دەرگەدادەوە لە ناو 11 کەسە. ئەم باروتە دەبێتە هێزێک بۆ ئینتیلاق بۆ ئیبداع. بڵێ من دڵنیام ئەگەم منداڵیم ینی منداڵیشی ئاسان بووایە و هین بووایە، ینی ئێستا ینی من زۆر جاران مناڵێ دەبینم سینەیەک پاقلاوی لەسەرایە ئیتر ینی ئەم دەزانم بنەوەی هەمووی تاڵە بەسەرەوە شیرینە کە دەبینی گەنجێک لایەتی شەعەن دەفرۆشی لە بازار و ڕوخساری کوژاوەتەوە لەبەرەوەی ئەو کچی خۆشی دوێ بۆی نایە، خانووی بۆ ناکرێ، ژنی بۆ نایە، کەس یارمەتی نادا لە ئەلفەوە تایە ئەو ئەگەر کرێسی نەبێ و خزمەتی داک و بابشینەکە کە دەیبینی پیرێژنێک لەگەر مناڵێکا لە ژێر عەبایەکە بە دیار پیلی باریکەوە دانیشتون دەزانی ناشتوانی پێ بڵێ بابە لێرە نەهامەتی کۆنتترۆلی نییە پیلی باریشی چۆن دەفرۆشی. دەست لەوانەیە وای لێ بکات لە گەورەیە هەموو ئەو قورسایی بیرچێتەوە یاخۆ تۆ بیرە نەچێتەوە. ئەم کوورەیە هەمیشە دەتکا بە مادەی تر. من ئێستاش کە دەنووسم ینی ئەو تەڵعەتە نیم بڕاستی تەڵعەتێکی ترە کە لەوێ بەجیمایە. من بابم پێی ناخۆش کتێب بخوێنمەوە لە بەر پیوا بوو لە دین دوورەکەومەوە لە کاسبی دوورەکەومەوە ئەوانە زۆر جاران دارێکم لەژێر نوێنەکەدا دەناخۆم دەسومە سەربان کتێبم دەخوێندەوە. ئێستا هەست دەکەم زۆر جاران ئەو تەڵعەتەی سەربان ماوە، ینی ئەوەی من ماوم باڵێن کۆلکەدارەکە یان ماسیحەیان خاکە نازەکەی نوێنەکەیە، بەڵام تەڵعەتەکەی تر لە شوێنێکی ترا. هەستەکەم بۆ قسەی دوام بیرکەوتەوە هەر ئەوەشە زۆربەی کاتەکان کە کەسەکان تووشی بیرچوونەوە بن لە تەمەنێکی زۆرە زەهایمەر من بە پووری خۆمازانم گەنجێتی و مناڵی هەمووی ئەزانی تازەکانی نەمابوو، ینی بۆ چوونی دکتۆرەوەیە کاڵە ئەو میمۆریە ئەوەنە قورسە ئەوەنە بە قورسی ئەمێنێتەوە وکو ئەوەنیە کە لە 30 ساڵیا شتێکە لێ ڕۆیە لە مناڵیە زیاتر ئەمێنێتەوە. لە پیریە من باوەڕ دەکەم لە پیریە ئەو کەسانی دەوروبەرتن لێستا لە پیریە ناوی تریان بۆ دەڵێ کە ناوی خەڵکانێکن کەس نیان ناسی. ینی من ڕەنگە مەسەلەن من پیرم دیوە کوڕەکەی ناوی محەممەد بووە بە ناوی ژن بانجی کردووە، ژنێک کار نەماوە کوڕە محەممەدی کوڕشی نایناسی. حازی محەممەدێک هەبوو لە کۆڵانەکەی دوکانەکەمان بوو، پیر بوو توش لە بیرچوونەوە بوو. جاما ئەم دەستەواژەیان ئەم مستڵحی زەهایمەرە تازەیە، ئەمە ئەو کاتی دەمانگۆ خەڵەفاوە تێک چووە شتی وایان دەگوت خەڵک. ئەو حاجی محەممەدە دەهات ئیتر دایکم ئەو میوانەی بۆ دەشۆردەوە کە جوینی ناوێ جوینی کەمایانی بۆی دەشۆردەوە دەیدایە. حاجی محەممەد هیچی لە بیر نمابوو بە ژنێک و ناوی هەمین بوو، کەس نێزای هەمین چییە، کوڕەکانی دەمپرسی لە براکانی لە کوڕەکەداوە نازانینەوە ناوە چیە، هەرچێ بەهات بە مەلا دەزانی مەلا لە کۆمەلگای ئێمە کەسیشی لە ڕوو کۆمەڵایەتیەوە قیمەتیە یان بە تایبەتی لە گەڕەکە شعبیەکان مەلا کەسایەتێکە کە سوڵحەکە کە ئامۆژگاری بڵێ مەلا دەهات مەلا هی ئەوە غەڵەتی یا بکەی بە جوبە و عەمامەوە دەهات سەلامی دەکرد. حاجی محەممەد لەبەرە خۆ دێگۆ بەخێر بێ هەمین یان دایکم قاقای لێدا ئەو کاتەیە میوەی دەدایە دێگو دەست خۆش هەمین ناوی دایکمیشی بە ناوی ئەو ژنە دەبرد کە کاتی خۆی لە دەستی چوایان کاتی خۆی کە خۆشویست ئەو قورسی ئەمێنێتەوە بسەبەت. ئەی قۆناغی هەرزەکاریت چۆن بەسەر برد یەکەم خۆشەویستیت لە ژیانتە لە هەرزەکاریە؟ پیا وەکو ژنان نییە، پیا تۆزێ فەرقیانەیە چۆن ینی کوڕ و کزمە بەستم ینی زۆر جاران مارکی ئیزگارسیان مارکی قسەشی لەسەر پیاوان هەیە کەم خۆم پیاوم دەزانم وایە مەسەلەن دەڵێ دڵی کچان یان دڵی ئافرەت وەکو خانوویەک وایە تاپۆ دەکری بەسەر یەکێکە، بەس دڵی پیاوانیە دەکرێت ئوتێل بێ ینی هەر تابقیشی شتیایە
یان جاروی هەفتەیەک دەیناسی لە ڕسێپشنەکە ئیتر خانۆکە بەکرێ ناگرێ و دەڕوا مستەوە خۆشەویستەکە هەمووی وکو یەکتریە یعنی تەسەور دەکەم پیا بتوانێت لە یەک کاتە سێچارێکی خۆش بێ بەزژ ناتوانێت تۆ لەگەڵ ئەو قسەیانیت کاڵە یەکەم خۆشەویست لە ژیانە با لەگەڵ ئەوەیان بەڵام یەکەم خۆشەویستی هەرزەکاری ئەوانە شتێکی ینی کاتیە و ئیتر ئەتو ئیشەکەت گەورە کردیە ئەتۆ لە خەیاڵی خۆت ئیشەکەت گەورە کردیە ئیتر بەس یەکەم خۆشەویستی عاتەن خەڵکی ئێمە دراوسەکانی خۆی خۆشەوی ینی لە تانچی پڕکردنی بەرە بەیانان لە چوزام لەگەڵ دایکی بە زەمبیلێت چۆ بازاڕی دەهاتەوە ئیتر هەفتەی بە تایبەتی بۆ من کە دەمنووسی و دەم خوێندەوە ئەوانە دەبواە هەمیشە ئیلهامێکم هەبێ کاتە نامەش بوو ئیتر بۆ تۆ زۆر خۆمەشتما دروست نەخۆن لە ئاساس دایز لە گۆڕێنەوە بەڕاستی تایبەتی لەو گەڕەکە میلیانە کە زۆربیان دەبنە یەک ماڵ یعنی لەو گەڕێک بۆ ئەو گەڕەکەم دەبنە خوشک و برایان ینی دایکی برادەکەم دایکی منیشە دایکی من دایکی ئەوە دەرگا کراوەتەوە دەزانی لەو سەری کۆڵان بۆ سەری کۆڵان کامە شفتەی لێناوە کامە کفتەی ناوە کامە برنجی لێناوە بالضبط هەمان بۆ چوونم هەیە بە بۆ چوونی من خۆشەویستی یەکەم ئەو خۆشەویستیە کە لە 100% ئەیدۆزیەوە مەرجێ لە هەرزەکاریە بێت لە تەمەنێکی ترا بێت لە هەر کاتێکا بێت ئاسەریکە لە گەنجی یا لە بەرەوەی احتیمالی هێنان و بێکە و بنوانێت نابێت عاشقی گەورە خۆی عاشقی گەورە عاشقە مەحاڵەکانە و عاشقی کە هەردووشان دڵنیان بۆ یەکتر نابن یان عمریان بەسەر چۆ بۆ یەکتر بن یان هەردوو لا من ماڵ و مناڵیانەیە چوزانم ئەو عاشقانەی کە نابنە یەک ئەوانە دەبنا چیرۆکی گەورە بەڵام لە گەنجیدا لەبەرەوەی دەتوانی بیهێنی دەتوانی بیچێتە داوای دەتوانی احتیمالێکت هەیە کە بۆ هینەکان زۆرترە بەڵێ کراوەترە ینی ئەگەرەکان کراوەترە ئینسان تووشی عاشقی ڕاستەقینە دەبێ و کاتەی ئەگەری نییە ئەو کاتەی هین نەبێت ملاحەزە بکە مەسەلەن هەموو عاشقانەی بۆ یەکتر بوونە نەبوونەتە چیرۆک نەبوونەتە ئەفسانە ئەوانەی بۆ یەک نەبوونە ڕۆمیۆ و جولیێتە شیرین و فەرهادە لاس و خەزاڵە ئیتر ئیبراهیم و پەریە لەیل و مەجنونە هەموو ئەوانەی بۆ یەک نابەندە من داستان و شعر و بەڵام تۆ وەرە لە مێژوودا بگەڕێ من هەتا ئێستا چیرۆشی باشم لەسەر ژن و مێردایەت نەخوێنێتەوە هەتا ئێستا دوو شعری باشم نەخوێنێتەوە لەسەر ژن و مێردایەتی لە بەرەوەی بۆ یەک بوونە لە بەرەوەی یەک تێر بوونە لە بەرەوەی کەشفەکە تەواو بوو تێکی چۆنە بەڵام عاشق ئەوەیە هەمیشە لە ئیکتیشافای هەمیشە لە دۆزینەوەیە هەمیشە عەزابی بەیەک نەبوون و دووری ئەوانە ئەزیەتت دەدا بۆیە شعری لێ بەرهەمدی چیرۆشتی بەرهەمدی شانۆگەری لێ بەرهەمدی چۆن بوو لە هەولێر کۆمەڵی گەنج بوون لەوانە زیاد ئەسعاد ئەردەڵان زەکەریا چۆن بوو یەکتریتان ناسی ینی ئێوە بەرکەوتنەکەتان چۆنی بوو لەو مەجموعەی کاک زەکەریا مناڵترە لەگەڵ ئێمەیان نەبوو کاک زیاد تۆزێ لەمە گەورەتر بوو ئەم کاک ئەردەلانیش دوو کەسی سەرکەوتوو بوون دوو کەسی خۆشەویست بوون دوو کەسی مەردیش بوون ینی من بیرم نایە مامۆستا زیاد ئەسعاد بە سوعبەتیش مەدحی ئەزمی باسی کردوی بەگاڵتەش مالعیلم ئەو زەختەی ئەو کاتە لە سەروان هەبوو بۆ گوتنی گۆرانی نیشتیمانی و لەسەر حزبی باس و ئەوانە و هەمیشە خۆی دەدزیەوە هەمیشە ئەگەر بەنی ئامادە بوو باجەکەشی بە هەندێک کەس نەیانتوانی و چ گۆرانەکەیان گوتەوەش حەقخۆیانە ئێمە زروفیان نازانین بەڵام ئەردەلان و کاک زیاد دوو کەسی مرد بوون بەڕاستی مرد بوون لە هەڵوێستیان مرد بوون لە نیشتیمان پەروەریان لە بەرەی خەڵکا بوون لە بەرەی شۆڕشا بوون من ینی دەزانم چەند یارمەتی خەڵکیان داوە چەند یارمەتی پێشمەرگەیان داوە بەڵام خۆیان ڕەنگە لە ڕویان نەبێ وا بڵێن ینی ئەوە شتێکین بێت دەبێت کەسانی تر هەستی پێکات و بەڵێ بەس ئەم دەزانم مامۆستا زیاد چەند مرد بوو ینی ئەم کوڕا وەکو ئێمەش نەبوو هەموو ژیانی لەسەر هونەردانا یعنی ئێمە ژنمان هێنا و ماڵمان دانا و سەلاجەمان کڕی و حەفلەمان کرد و چوونە سەفرەی قەشقۆڵی و ئەوەشی نەکرد یعنی نەژنی هێنا نەعایلەی دان هەمووی لەسەر هونەرەکەی دانا هەموو حیات لەسەر هونەرەکەی دانا حتا تەندروستیشی لەسەر هونەرەکەی دانا حتا ئەم دڵشکانەی ئێستاش یار پەیوەندی بە هونەرەکەوەیە لە چی دڵیشکاوە ئەو کوبزانی لەوەی ئاوازیان برد لەوەی ئاوازیان لێ دزی ئایتر بیسی ئاوازیان لێ دزی لە کۆمپیوتەرەکەی
ئیتر وای بیر دەکردەوە کە لێرە دز سزا دەدرێ نازانی بابە دز لێرە دەستە ئاسمان ینی ئەیزانی بەڵێ هونەرمەندش بلااو باگەم خۆشی زانی ینی با ناو نێنە من پێم خۆش نییە زەمی هونەرمەندا و کەمیان زەمی ئەدیب و ئەوانە بکەم چکە بە کەس کاری خۆمیان دەزانم یعنی من خۆم بە یەکێک لە عایلی ئەدیب و هونەرمەندان دەزانم بۆ کەس زەمی عایلی خۆی ناکەیان ئاسراری عالیە نابێتە کۆڵان بەڵام کە ئاوازەکانیان لێ دزی ئیتر گەیشتە ئەوەی بڵێ وڵاتە لە نەوت و لە گۆمەرگ و لە نازانم چیوانە تێپەڕی کەوتە دزینی ئاوازیش ینی کەسەکە هاوڕێ نزیکی خۆشێتی مادام کۆمپیوتەرە بێ هەر یارمەتیشیدا خۆی یارمەتیدا گوت هیچ ئیشم پێ نەبوو لە پێنا ئەوی پارەی بدەمێ بەس بۆ ئەوی یارمەتی بدەم چ وەزەی خراپ بوو گوتم ئەو مۆسیقایە بخەسە ئەو گۆرانیانە و کەچی بردیەوە ماڵی دوای ماگەک بڵاو کرایەوە ئیتر ئەمە ینی ئەمە وای کرد کە تووشی شۆکە بێ ینی ئێستا مەسەلەن دەکرێت دزی لە زۆر شتا هەبێ بەس لە هونەرە زەحمەتە یان لە شارع زەحمەتە یعنی چۆن دەکرێت کابرایە گەنجێک بێ شارێک بۆم بخوێنێتەوە بەیانی بەنای خۆی بڵاوکەم و ڕێک بەنای خۆی بڵاوکەم و هیچ چۆنە دواتر هینە زەرریشی کرد ئەوەی دزیشی زەرری کرد چکە ئێستا من مەسەلەن گەنجێک بێ شارێک لە مامۆستا پەشێ و بدزێ خۆ مامۆستا پەشێ و 50 ساڵە خیبرەیە برا خۆ ڕۆژێک و دوان نییە ئێدی بە تۆ شارەکانتەوە کە دوای چێکی دیواز بێنی دوایبی خۆت بنووسی خۆش و مامۆستا پەشێوی نیە ئیتر ئەم برادرە هەتا گۆرانەکانی زیادی گوتەوە عیبینە و کە گۆرانی زیاتی چ بڵێ ینی ئێستا ناتوانین بێتەوە ئاستی لێوەروی زیاد خیبرەی 30 ساڵە ینی خۆ گڵتە نییە ئەی جەنابە قەت بیرە نەکرێتەوە لەناو ئەو گروپە دەنگ خۆشە گۆرانی بێژایە بوویت شەناویشەبی بە گۆرانی بێژ یعنی خەونێکە نەبوو بڵێ من خەونی بوونە مۆسیقیم هەبوو حەزم لە عود بوو پاسکلێکم هەبوو فرۆشتم هەندێک پارەشم لە ڕەشی برام وەرگرت دەورەیەکە بوو مامۆستا ڕزگا خۆشنا و لە دارالفەنیان پێدەگوت لە بەرامبەر وەزارەتی ڕۆشنبیری ئێستا شوێنەکە نازانم باوایانە مناڵ بووم چوون پاسکەکەم فرۆشت و باقیەکەم لە ڕەشی برام وەرگرت بچمە مۆسیقا وڵات چوون گوتیان بەتەمای چی گوتم وڵا بەتەمای عودم گوتیان تۆ چەپەیت من چەپە گوتیان ناکرێ 20 کەس دەسەر عودە تەمرین دەکا ئێمە هەموو ژێیەکان هەڵژێڕینەوە ئەی چارە گوتیان تەپڵی لێرە کورە گوتم بابم بزای دەمکوژی ینی ئەم بچمەوە ماڵێ بڵێمە بام تەپڵی لێدەم خوازای سەرمە بێت کتێبەکە بە زەحمە دەخەنیتەوە جات تەپڵێ ئیتر بەو دوایەش ئێستاش عودەکەم ماوە بەو دوایش چوومە دەورەیەشی عود ئیتر مامۆستاکەم کوڕێکی ئێجگار نازدار بوو مامۆستایەکی نازدار بوو کە دەچووم لە باتیەوەی فێرە عودم کە هەدەچوومەش دەگو مامۆستا و شارەم نووسێ بزانە چۆنە وتم کاکە چی هاتوتە دەورە ئیتوی لێ هات بووە ئەوەندەی شارم بۆ چارەکرد ئەوەندە فێرە عودەکە ینی فێر نەبوو ئێستاش لە ماڵەوە تەمرینەکەم جار بەجار توانی عازف ناوەڵڵا هێشتان چکە بە چەپە زەحمەتە زۆر با بێنە سەر مۆزوعی ناوبانگ و دوای ئەوەی کە وەکو شاعیرێک ناسرایت لە کوردستانە چۆن ئەم شتە وەرگرت وەکو شاعیرێک ئەدبینیەوە خەڵک ئەدناسێ ئەدبینیەوە کە خەڵک شارەکان تەڵێ لە ئێستاشە وەکوی بینین زیاتر و زیاترە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە بەردەوام شعرەکانی تۆ ئەبینین کە بە بۆچوونی من لە ڕێژەی هەموو شاعرەکانی تر زۆرترە کە گەنجی ئێستایی ناسێ ئەم شتە هەستێکی چۆن لە لای تۆ دروست دەکات هەستی بەرپرسیارەتی بێگومان هەچەنم قەت پێم مهم نەبووە نووسەر بن بەڕاستی دەیان جارم وتە وە لە هەموو ژیانیش کەس دەمنی نەبیستۆ بڵێم نووسەرم ینی خێزانی خۆم مناڵی خۆم برای خۆم باوێ بڵێ ڕۆژی ڕۆژان تەڵعات گوتوێتی من نووسەرم من گوتمەتە خوێنەرم من ئەوەندەی حەزی خوێندنەوەم هەیە حەزی نووسینم نییە وە نووسین لای من کارێکی چێژ بەخش نییە خاتم سریکە کارێکی بە ئەزیەتە ینی کارێکە وەکو بلۆک کێشان وایە زۆر بازیەتە من عسابم تێکە چێ کە دەچمە سەر نووسین و ئەوانە لەوەرە دەبێ شتێ بنووسی نەنووسراوی شتێ بڵێ نەگوتراوی خوێندنەوە وانە دواتر خوێندنەوە بۆچی خۆشە برادراتی ناو کتێبان حتا لە برادراتی ڕاستەقینش خۆشترە یعنی ئێستا من لە کتێبخانەکەم هاملێت کەوتووە هەر کاتێک بمێ هاملێتە خوێن بوو زۆر با کەوتووە کاتێک بێ هاملێت گلەی لێ من ناکە بوو ناتێت تازەم بۆ تەلەفۆن جواب نایڵەوە کوڕی باش وتی دەوڵەمەند بووی بەرحەبامان ناکە هاملێت لێ هەر کاتێک
دەستی دەمێ برادراتی کتێبان خۆشترا ڕاستەکە ئیتر من مەسلەی ناوبانجیش من پێم وانە ئەدیبان بەناوبانگ بن یان هونەرمەندان بەناوبانگ بن بە بەراورد لەگەڵ خەڵکی تر کە لە بواری تران ینی ئێستا مەسەرەن کچە مۆدیلێک دەبقە دەبن بەناوبانگ مەسەرە منداڵە مەسوولێک 20 بەقەد عەدناکەریم فانی هەیە و لایەکی بۆ دەچێ و ئەعجابی بۆ چیە و ڕسمی لەگەڵ دەگرن و مالە ئیلم ئەوەی لە میلەتان دەمێنێتەوە بەڕاستی ئەدەب و هونەرە یعنی بێژگە لە ئەدەب و هونەر و کولتور و فەرهەنگ لە میلەتان دەمێنێتەوە ئێستا نەزانم مۆزیی ناوخۆی یان خارجیەی یان ڕێژوزەڕای ئەڵمانی ناویچ باوەڕکە نازانم بەس گۆتەی هەردەناسم گۆنتەرکراسی هەردەناسم دیگە چۆنە یعنی مەسەلەن من نازانم ئێستا لە ئیتاڵێکی حاکمە بەڵام دافیشی دەناسم ناکرێنی ناسم ئەلیژێری داتی دەناسم لە سلێمانیش ینی کەس نازانێت ساڵی سلەکان چیە قایم قام بووە بەڵام دەزانری حاجتۆفێقی پرێمێر چییە ناکرێ یعنی هەموو حکوومەتەکەی مەلک محمود ڕەنگە 4 کەس نیانداسی بەڵام هەمووی حەمدی ساحێب قەران دەناسی هەمووی نالی و مەحی و کوردی دەناسی ئەوەی لە میلەتان دەمێنێتەوە هونەرمەندان و ئەدیبانن هەستەکەی تۆ لۆ کاتەیە زیاتر چیتە ناو کۆمەلگای ئێستامانە بە تایبەت گەنجەکان خۆتەزانیت لە ئێستاە خوێندنەوەی کتێب و ئەمانە زۆر کەمترەوەک لە جاران تۆ لە چاوپێکەوتنێکا بینیم گوتت 200 کەلیمەم لە شەعر دەرهێنا وتم ئەمانە دووبارە ناکەمەوە لە دوای ئەوە هەوڵمدا لەوانە پاییز باران مۆم چی باوەڕم پێ بکە خۆ من لەم جیرە تازێژ نییە بەڵام زۆر تەسیری هەیە جەنابەت چۆن بیرت لەوە کردەوە ئایا خۆت پێت خۆش بوو ئەوە بکەیت یا خۆشت خۆلیە ئەوە بووی من کە دەستم بە خوێندنەوەی شعری کوردی کرد بە 6 مانگ کتێبی کوردی نەما لایەکی کتێبخانەی گشتی هەولێر بۆم خوێندەوە کتێب کواتە نەبوو بەعز کتێبی چاو نەکرد ینی بە 6 مانگ 7 مانگ کتێبی کوردی نەما کە شعری کوردی دەخوێتەوە نەمزانانی زمان لە کوێیە نەمدەبیست لە هیچ شوێنێک مەسەلەن دایکم نەیدەگوت ئەی شەوگاری عمری کورتم نازان بۆ نهاتیەوە دیگو خۆری با بەسەر دەبڕی هێوار بنێ کە لەگەڵ برادێکە دەچوین بۆ بازار و دەهاتینەوە بە هەرگیزا و هەرگیز و شتوا قسەمانێک بە پاییز و پەپولوانە باسی ئەومان دەکرد ئەو کۆڵانە باسیێکی لێ ئاگا لە خۆوی لە مەکتەبەکەیە لای مامۆستا فلان کەس قسە مەکە ئەمە دەست لێگە مخابرات هەیە فلان کەس هەست دەکەم لە دوو کچان و ژن و ئەوانەی ئاگە لە خوێندن نییە بە دوای مەکەوە ئەو زمانە بوو زمانی حەقیقی بوو کەسی زمانی شعری زمانی حەقیقی نەبوو زمانێک بڵە 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 یعنی هیچ پەیوەندی بە ژانی خەڵکەوە نەبوو یعنی کابرا لە سەرچنارەوە بە پێدەهاتە بازار با بڵێن لە کوورانەوە دەچوە بازاری هەولێری دەگەڕاوە پێیان لە ڕێگا چ دەبینی ئێستا بچین مەولەوی چ دەبینین گەنجی ماندوو پیرەمێردی ماندوو خەڵکی نەدار پیرێژن گەڵایی مێوە دەفرۆشی خەڵک تووڕەیە چ دەبینین ینی مەئەسات دەبینین ینی بێزاری دەبینین کابرا دەچوە بازاری لە مەولەوی پیاسەش دەکرد دەگەڕاوە ئەو هەموو فیگەرەی نەبوونی و بەعس و ئەزیەت و لێدان و ناحەقی و نادادی و شەڕی پەڕۆی یەکێتی پارتی و شەڕی ناوخۆ و جنێوی ڕۆژنامەکان و ماشێت لەسەر خوشک و دایکی یەکتری و داهاتەوە شای لەسەر پەپولێ دەنووسی وەڵڵا هەم باوەڕ ناکەم 6 ساڵە لەو چوارباخە پەپولاوی 70 ساڵە کەس پەپولی بینی ناحەقیت دەدیت نادادیت دەدیت بێ ئەمانی دەدیت یعنی لە گەرمەی شەڕی ناوخۆ تۆپ بە تۆپ دەکەوت گەڕک بە گەڕک دەکەوت ماڵ بە ماڵ دەکەوت ژن و پیا قسەیان نەمابوو دایک و کوڕ قسەیان نەمابوو دراوسێ و دراوسێ قسەیان نەمابوو دەهات باسی لە نەورەسە کرد نەورەس هەفتە ئاو نایەتەوە نەورەسی چی برا ئەوەیە کە نای بەرڕۆحی جۆگرەکە ئەو ئەدەبە ئەدەبی خەڵک نەماوو ئەدەبێک بوو لە دۆڵیشتر بوو دەبایە ئەو ئەدەبە بێتەوە ناو خەڵک
من هم زايدن بوت برادر كامل وكاكي وبولس نورز درمسن والله يقازو ميشكو هني ما نورس او نور زركم او مراوي يعني كذاك بخيو كازور حقيقيه والله لبيت سويتي ودي ناس مخون قورم كردو صد زار دانم دعوتي للروح ما نزيكا وكوب اولادي منها يعني او مراوي ذاك بخيو كردو قاضي ذاك بخيو كردو اولاد مانا اتوبو ناسي بحقيقي لسر اما بنوسي بودا شيء لا هەستەکەی چاولێ کەریەکەیە لەگەڵ ئەدەبیات و هوەری دەرەوەیە مەسەرەن لە دەرەوە تەسەورەکەم خانەکان جاکراوەتەوە کلاسیک هەیە کە لەسەر ئەم شتانە ئەدوێ مۆدێرن هەیە کە لەسەر ژیانی خەڵکە و لەسەر گوزەرانی خەڵکە و بەدایمیش لە هەموو بوارێکی هوەرە مۆدێرنەکە بەرخەڵکە لەبەرەوەی کە دەقا و دەق ڕۆحی ئەو خەڵکەیە لەو کاتەیە دەزانی بوونی مەسافە بوونی سپێس لە بینی باوک و کچ خراپە وایە لە بینی فرۆشیار و کڕیار هەر خراپ لە بین تاجیر و نازام چ خراپ لە بینی سەرکردە و خەڵک خراپ سپێس و مەسافە لە هیچ شتێکا باش نییە لە ئەدەبیشە مەسافە لەگەڵ خوێنەری خۆت باش نییە وەک چۆن لە باوکایەتی و دایکایەتی باش نییە وەک چۆن لە کاسبیا باش نییە بوونی مەسافە نابێ مەسافە هەبێ لە بین نووسەر و خوێنەر یعنی تۆ یعنی سەیرکە 50 ملیۆن پەپولت دەسەکەوی کەچی مەقەستی تیانە باشە مقەس لە ماڵە هەیە هەفتەی جارێک سەرمان تاشی ماقول نییە ئەمە ئایتما لە هەموو ئەدەبی کوردیان نەبێ باشە پلایز لە هەموو ماڵێکە هەیە پلایزی بۆتیانە بڕغی بۆت پانکەی بۆتیانە یعنی ما مشتە حەقیقانە یعنی بوو لە ئەدەبانە بێ ئەمە سەیرمە کرد هەموو شتێک هێشتی ڕاستەقینە نیە یعنی جارەوە وەڵا بە چاوی چریکەی بە چاوی منداڵەکان ئاوا بڕغێکم دەست داوەتێ بە ڕۆژ چۆن ئەمە بەرما ناو ئەدەبیاتەوە جا بە فێڵێک بردوومە فێڵەکەش عاتەن هەولێری دیکەن وازم قەت باسم نەکردووە بەس بتوتی ژەرمەوە مەسەن هەولێری دەڵێ کورا هەی بێعەقڵ ئەو دڵ سافیەتە تاکەی لەبەر دڵ سافیەکەت و ئاگە لە بێعەقڵەکە نامێنی یعنی کورە هەی نەگبات هەی نازانم چ ئەو دڵە سافەی تو ئەو سەخاوەتە تو هەتاکەی نەگبەت و بێعەقڵ و نازانچەکەی هەمووی ئاگای نامێنێ لەبەر سەخاوەتەکە من دەوایە چی بکەم دەبایە بیخەمە سیاقێکی جوانەوە لەبەر سیاقە جوانەکە کەس ئاگای لە بڕێکە نەمێنێ دیگە چۆنە کەس ئاگای لە کەلیمەی پلایزەکە نەمێنێ یعنی مەسەلەن دەڵێ لە دەوری تۆ دەخولێمەوە وەکو ئەوەی بڕغی بم و لەم جیهانە ناشرینە تا جوانیت قایم بکەم لەبەر سوڕەی جوانیت قایم بکەم و ئەمن دەخولێمەوە خەڵک ئاگەی لە بڕغەکە نامێنێ جا من دەبایە بەو فێڵە ئیشە بکەم بۆ ئەوی چکە زەحمەت بوو کەلیمەی پلایز بیچێتە ناو ئەدەبیاتەوە زۆر زەحمەت و لە حیاتە چوو یانی لە پەپولە و پاییز و سابات بێسە بڕغ و پلایز دەبایە بە فێڵێک بیبەی بە فێڵێک کە لە سیاقێکی جوان ئەتۆ ئاگاد لە هەوشە زبرەکە نەمێنی چەند ئەوانەی کە زۆر لە گەنجیدا متەئەسیر بووی بە شعرەکانی هەوڵت داوە بی بەوەی لە داهاتوە وەکو ئەو شعر بنووسیت بیرکردنەوەی وەکو تۆ بوو ئەدۆنیس بەڵێ ئەدۆنیس متەنەبی کەم ینی متەنەبی وەکو سیاغا وەکو داڕشتن نالی عەبدوڵڵا گۆران بە تایبەتی نالی چکە هەرچی کەرامەت و کبریایی ئینسانی کوردیە لە کەسایەتی نالی کۆبۆتەوە بە حیاتی نەسەری دانەواندووە نە بەرامبەر بە عەجەم نە بەرامبەر بە ڕۆم نە بەرامبەر بە عەرەب نە بەرامبەر بە کوردی خراپ نە بەرامبەر بە دەسەڵاتی حتا بابانیەکانیش یعنی هەرچی کەرامەت و کبریامان هەیە هەرچی سەربەرزیمان هەیە لە کەسایەتی نالی کۆ دەبێتەوە من نالی ینی ئێستا زۆر جاران کە دەستمە شار باشە شارە زۆر مەسەلەن کە دەبینم نالی بەو ناوە تێپەڕیە بە دەستە خۆم لێت چاوم پڕاوی چکە بەیەکێک لە باپیرەکانی خۆمی دەزانم وە زۆرشم ئیستیفادە لێ کردیە ینی زۆر بە وردی سوودم لێ بینیوە سوودم لە تامەکەی بینیوە ئەو تامە ئەسیل و ڕەسەنە چۆن دەهێنە ناو تێکستیشی هاوچەرخ ئەی ئەو ڕەخنانەی کە تا ئێستا لە نووسینەکانی تۆی گیراوە تۆ چۆن هەڵس وەرەگرتووە ینی بەرکەوتی چۆن بۆ بۆ تۆ پەیوەندی بە منەوە نییە سێریکە تێکست مڵکی مناتە ئەو کاتەی لە مۆبایلەکەی لە کۆمپیوتەرەکەی منە کە بڵاو بووە میش دەبمەوە خوێنەر وەکو خەڵک هیچ علاقەم پێوە نامێنێ بوونی نووسەر لە ناو تێکستە زۆر خەتەرە
چکە ئەگەر نووسەر شاعیر لە ناو شعرا بوو کەواتە خوێنەر نییە دەبێت شاعیر نەبێ بۆی خوێنە لەدایک بێ من تێکستی من ژندەی باو بەناو خۆی بڵاوکاتەوە ئەوەندەم پێ خۆشە تەسەوری ناکەی چۆن ئەم ژنە هەستی نەکردو من نێرینەیەک نووسێتی بۆ من ئێزگار گرنگە چکە من نەک دەمەوێت شعر بچێتە سەروی شارچێتی و قەوم چێتی و نازانچی من خەون مە شعر بچێتە سەروی جێندریش شعرەکە ئەوەندە پیور بێ ئەوەندە نەقی بێ ئەوەندە کریستاڵی بێ ئەوەندە پاک بێ ژنێکی هەز نەکامە پیاەک نووسێتی ئینسانی نووس ئینسانێکی فانی ئەچکە دەبێت شاعیرەکان هونەرمەندەکان سیاسەکە بە تایبەتی سیاسیەکان بەتایبەتی شۆڕژێڕەکان ناو سیاسەکانی شۆڕژێڕەکان دەبێ بزانن چ ساڵی تکە و 8 میلیارە نەما 8 میلیاری ترات یعنی گەر ئاوا بیرکاتەوە بەو ئاستی کورتی تەمەنیە ئیتر نەکەس بشتی خۆی دەنازێ و لە ڕەخنە تووڕە دەبێ و نەپێی وایە شاخی بێستونی کون کردووە نەپێی وایە دنیا لەگەڵ ئەو دەست پێ دەکا و لەگەڵ ئەوش کۆتاییدی چەند ساڵی تکە 8 میلیاری تکە هەندێک خەڵک لە ماڵمان نشی جێنەوە ناناست مناڵی مناڵی تۆ تۆ ناناسی وەک چۆن نەویستە داپیرە دە گەورەی باپیرم ناناست لە ماڵەکەی ئەویشە ڕاستەکەی لە چاوپێکەوتنێکی دێنزڵ واشنتنە تازە دایکی کۆچی دوای کردبوو پرسیاران لێ کردوتیان چییە بۆ چونە چییە لە سەر دایک لەسەر ئەوە وتی یەکەم عاشقی ڕاستەقینەی کوڕ دایکە کۆتا عاشقی ڕاستەقینەی دایکیش کوڕەکەیەتی من بە بۆچوونی من بە هەمان شێوەشە بۆ کچ یەکەم عاشقی ڕاستەقینەی کچ کە هەیەی باوکێتی و کۆتا عاشقی باوکیش کچەکەیەتی جا تۆ بۆ چونە چیە لەگەڵ ئەم قسەیە هەم بۆ کچەکانە هەم بۆ دایکیشە من پێم وایە ئەوەی خوا خۆشی بووە کچی داتی و ئەوەی کچی نەبوو بێ باوکاتی نەدیوە یعنی بە نسبەی ئەوەی بە بەراورد بۆی کچی هەبێ ئەوەی کچی نەبێ باوکایەتی بە کاملی نەدیوە من لە هەر ژنیشم هێنا حەزمی دوو کچمەوێ کە دوو کچیژم بەنسیب بۆ ئەوانە بەڕاستی لە ڕێگەی ئەو دوو کچانەوە پێویستم بە عەتفی کەس نەما کەس یعنی ئەو عەتفی ئەو دوو کچت دەنە من پێویستم بە کەس نییە یعنی ئەگەر بگاتە ڕاستەقینە پێویستم بە کەسی تر نییە ماڵی ئێمە یعنی ئەم کچانەوەیان کردووە ماڵێک بێ پڕ بێ لە مێنەی پڕ بێ لە بووکەش و شە و لە نازانم چی و لە مور و لە ژیان دۆستی لە ژیان دۆستی چکە هەرژێن لە مێژوودا عکسی پیاو بووە پیاو هەمیشە حەزی لە دۆزینەوە بووە حەزی لە اکتشاف بووە ژن حەزی لە ئیستقرارە حەزی لە مانەوەی وەچەیەتی حەزی لە سەلامەتی وەچێتی بەڵام پیاو نا هەنگاو داوێ پیاو دەچێت ئەمریکا دۆزێتەوە دەچێت یا سپین دۆزێتەوە نازەم دانایشە بە حاڵی خۆیەوە بەڵام ژن ئیستقرارەکە ئەو ئەمانەی کە لە ماڵا هەیە تۆ کە دەرگا دەکەیتەوە دایک لە ماڵە هەست دەکەی هەموو شتێک لە شوێنی خۆیەتیە ڕاستەکەی هیچیان زەواجیان کردە کچەکانت نانە بچووکن یەکیان سێی کۆلیژی پزیشکی دانا یەکیان ئەو ساڵ شەشی ئامادەی جامە بچووکەکەیان لە خۆمە چێیانی حەزی لە ئەدەبیاتە حەزی لە هونەرە ئەویتریان نازانستی دەرچووە جاگەری شیشی پێم بێ دەڵێ و نووسەرە بەناو بانکە لە شوێ ئەگە نەدڵێ کورە خۆری کورت خۆی چی هاتان و شەریایی ئەگە ئیشی پێم نەمێن ئەو ڕۆژەی لەو ڕۆژە ناترسی کە زەواج بکەن و لێ دوور بکەونەوە تۆزە گازامۆشتە بۆ باوە قرسەوە نیە من تەسەوەر دەکەم یەک تەشتە قوڕ بگرمەوە لەبەرەوەی بەڕاستی پارچێک لە ڕۆحم دەڕوە هەرچەندە باوەڕم بەوە هەیە کە ئەوانیش بەشی خۆیان بن ینی ئەوانیش مناڵێک پێیان بڵێ دایە ماڵێکیان هەبێ کەوەنتەرێکیان هەبێ پیاوێک هەبێ لەگەڵیان پیر ببێ ینی ئەوانش خۆیانە بەشی خۆیان بن ئێمە بەشی خۆمان برد ئونۆرەی ئەوانە بەشی خۆیان بن هەموو کێشەکانی ئینسان خات و چریکە ئەو کاتە دەست پێ دەکا کە بەشی خۆت بردی و چاو لە بەشی خەڵکی ترە هەموو مشکلەکان یعنی ئێستا من سێنترایەکی 2014 مەیە بۆ نمونە ئەگەر بمێ لێگزێکم هەبێ بۆ ئەو لێگزە دەبێ 100 تەنازول کەم بۆی بکەوێ کەواتە ئەوە بەشی خەڵکی ترە ئەو بەشی منە بەشی من ئەدەبیات و نووسین و خوێندنەوەیە و
شتێک بڵێم لەسەر ژیان من پێم وایە هەر کەسە و 24 عیاری خۆیەوە ئایارێکمان هەیە 24 ئۆکەی من ڕەنگە 15 ئەدەبیات بێ 5 سوبع بێ 5 چوارم مناڵ بێ یەکم پارە بێ هەیە 15 پارەیە بەڵام یەکی سومعەیە ئیتر ئەو 15ەکەی خۆی بردووە ئەو کاتەی من کە 15 ئەدەبیات و سومعەیە داوای 15 پارەکەش بکەم لە کاسی و دوو ئەو لە ڕژەکە تێپەڕی ئینسان دەبێ خەریکی ئەو شتە بێ کە هەیەی ئەو بەهرەیە بێ کە هەیەی ئەوجە سومعەیە عایلەی باشە وجدانە ئاینە دینداریە خەریکی ئەو شتە بە کە خۆت دەتەوێت بەڵام ئەوەی کە خۆت هەبێ و داوای بەشی خەڵکیش بکەی ئەمە لە ڕێنجەکە دەرەچێت لە 24ەکە دەرەچی بۆیە هەموو ئەوانەی تووشی مشکلە دەبن تەماییان لە بەشی خەڵکیترە چاویان لە ماڵی خەڵکی ترە لەگەڵ کاروباری ناوماڵە بینە چۆنە سالە و سەلاجە و پێویستەکانی ماڵ خۆی من ئەژم بناسم عاتەن دانی خێر بە مێری دانانی کەمن یانیوانی دانی خێر بە مێری دادەین بەڵام من زوو لە خێزانەکەم دەپرسم دەڵێم چۆنم ئیتر دەڵێ باشی جاوێ دەڵێ عیبت نییە جاوێ دەڵێ هەندێک شت باشە هەندێک شت خراپە بەس من کەسێکی بەیتوتیم ئازان بە کوردیسی پێڵێن بە عەرەبی یعنی حەزم لە ماڵەوە ینی ئەگەر یعنی ئەگەر مەوعیدێکم هەبێ ئەوە 3 سعات ئەمە خەفەت پێوە دەخۆم لە بەرەوەی حەزم لە ماڵە حەزم لە ناو کتێبەکانمە یعنی ئەگەر بۆم بگونجێ و بژێ و مسۆگەربێ دەسەوڕ دەکەم بە 8 مانگ بە دەمانگ نەسمە دەری کاتی حەزمی و بگیریم بەڵام نەک لەسەر شتێکی قەتل و مەتل و ئەوانە لەسەر شتێکی بەسیط بگیریم بۆی 12 ساڵ بخۆ بەس کتێب خوێن بوو لە سز نادانیشم و بەس کتێب خوێن من لە کۆرۆنای خەڵک زۆر لە کێشەی ئەوەی هەبوو کە لە ماڵەوە ناچێتە دەرەوە ئۆکەی کارەساتێکی ناخۆش بوو بە نیسبەت مرۆڤایەتی و بەڵام ئەو کەرەنتینەی کە لە ماڵەوەین لێ من خۆشترین کات بوو چونکە تۆ چۆن حەزت بە خوێنەوەی کتێب هەیە من ئەوسا کتێب بوولەوەتی بووم بە ئەکتەر بینین زیاتر بۆ من سوودی هەیە بە هەمان بیرکردنەوەی تۆم هەیە بەڵام زۆر کەس پیان ناخۆشەکە لە ماڵەوە بن بەڵامەکەوێتەوە سەر و ئەو خولیایی کە ئەیدۆزیتەوە لەو کاتە فراغایشی ئەەکەیت من حەزم لە چێژ دێنانە ینی چێشتی 20 کەس دێنێ مشکلێنی بەس قاپە پێ نەشۆن لە کەرەنتینەیە بەربێرێکی کشام بکەیت لە کەرەنتینەیە ینی زۆر چێشت هەبوو فێری بووم فێرە ناکردم بووم فێرە هەویرکردم بووم فێرە مەسەلەن چزانم شفتە بووم فێرە کفتە بووم سوودم لێ بینی بەڕاستی ئەو وێڕای ئەوە زۆرم خوێندەوە یعنی 40-50 کتێبم هەبوو هەر نەرچمە سەری هەر نەرچمە سەری ئیتر لەو مدەیە ینی ئیستیغلالم کرد بۆ خوێندنەوە خۆشترین خواردن لای تۆ چێ باسی کفتە و شفتە و کرد من لە یەک شتا حەز ناکەم کەس لەگەڵم بخوا باینجانی شرۆکرا بەس باینجانی شرۆکرا ئێستا منداڵەکان ڕاهێناوە کە نەی خۆن نەک لەبەر ئەوەی خراپەیان نا بۆ ئەوی نەی خۆن بۆی زۆرینی بۆ خۆ بێ بۆی منافەسەم دەکەم تێگەی چۆنە ئێستا منداڵەکانی من باینجە شرۆکرا ناخۆ خۆم ڕاهێناون کە نەی خۆن ئەوجا خێزانەکەم دەزانێ من یانی دەزانێت 4 دانە 5 دانە بە خۆی جا دەکاتەوە چونکە دەزانی پێم ناخۆش دەستی بۆ بن وچی تر نانی بە جەماعیم پێخۆشترە سفرەی ئاوەدانم پێخۆشە بەڵام بۆ باینجانی سورۆکرا و لەگەڵ تەماتە و ڕۆنا ئەوە حەز ناکەم بەڕاستی کەس نزیکم بێتەوە عینەکە و مەسرفەکە و ئاسانە من لە ماڵەوە ماست و تەماتە و هێلکە هەبێ یەک مشکلم نییە یعنی بە 10 ساڵ بەس ماست هەبێ ماستێکی باش چکە هەولێریەکان حەزیان لە ماست عاتن تەماتەی تورت لەگەڵ هێلکەیە ئەو سێشتم هەبێ مشکلم نییە جارە سەلاجە دەکەم و بزانمە شێشتی تایە ئەوانەوێ کێشەی تیانێ کاتەوە بە شارێکی تۆ دەست پێک هاتمەنەوە بۆ ناو بەرنامەکە چۆن ئەم نووسینت لەکوێ سەری هەڵداکە بینوسیت چونکە زۆر پڕ واتایە زۆر قوڵەکە ئەڵێ لەم وڵاتە هەر کەسێک سەنگی هەبێت نقم بووە بۆ ئەوەی سەرئاو کەویتیان ئەبێن ترم بێت یاتە بەدۆر ئەمە لەکوێ ئەم لە هەموو بوارەکانە لە وڵاتی ئێمە بەداخەوە لە پەروەردەیە لە زانستە لە ئەدەبا لە هونەرە ینی ئەوانە سەرئاوەکەون کە با بڵێن قورساییان نییە ینی چکە ئینسان کە قورسایی هەبوو قسە دەکات ڕخنە دەگرێت تێبینی دەدا وڵاتی خۆی خۆشەوێ
ئیتر نابێتە کۆیلی کەس نابێتە پیاوی کەس هونەربەندی ڕاستەقینە مۆسیقی ڕاستەقینە ئەدەبی ڕاستەقینە خەڵکی ڕاستەقینەوە بۆیە دائیمەن لە خواری خوارەوەی من زۆر جاران وڵاتی خۆمانم وەکو لە ئاوکردنی دایکم کە فاسوولێ لە ئاو کرد دەنکە هینەکان قورسەکان دەچێت خواری خوارەوە دەنکە سووکەکانی ژارتنە سەری سەرەوە لەوەیە یان دەبێت لە ئیجەیە تەرم بێ بۆی سەر ئاوکەوی یان لێرە دەبێت تەپە دووریشی بێ ڕۆحبی بێ کەسایەتیبی بێ ڕازگۆیی بێ ینی بەداخەوە ینی بازاڕەکەی ئێرە ینی دەسەڵات حکومڕانی و حیزبانە ینی تەنها ئەو کەسانیان دەوێت کە ینی لەگەڵ مێگەلا دەڕوە بەڵام خۆی هەبێ و کەسایەتی هەبێ و قسەی هەبێ و ئەزمموی هەبێ و ئەوانە نایانەوێت بۆیە دەبینی من هەموو خەڵکە باشەکانی خۆمان کە دەیبینم لە خواری خوارەوەی لە دایرەکەی لە خواری خوارەوەیە لە سەپۆرتکردن لە خواری خوارەوەیە کورە حتا لەو لایەکانی کە پۆشی لێ لە خواری خوارەوەی بەداخەوە هاتنەمە خەڵکی ئێزگار جوانمانتیایە هونەرمەندی ئێزگار جوانمانتیایە هەموو ئەو هونەرمەندانی لە شانە و لە دراما و سینەما و ئەدەبیاتە ئیشەکەن بڕۆلیام کۆڵەوە دنیایەک نەکبەتیان دیوە یعنیمان دەبایە نەچە قۆچیش ئەگەر بە ژیان بووە کەچی ئێستا بۆتە شان و کارێک سەرکەوتوو بۆتە دراما کارێک سەرکەوتوو بۆتە سینەما کارێک سەرکەوتوو خەڵکی جوانمانتیایە میلەتێکی باشی نیەوە ینی میلەتێک نین یانە من زۆر ڕقم لەو دەستەواژەیە کە هەندێک لە نووسران بەکاردێن پێیان وایە ئەم کۆمەلگایە دەبێت قومبلەیەشی لێ بدرێ و سەر لە نوێ کوردیتر لەدایک بێتەوە نا خەڵکی ینی خەڵکی جوانمان هەیە ڕاستەکەی ئەگەر ئێمە شتێکی وامان نەماوە ئەگەر بەڕێزت پێشنیارێ شتێکت هەیە بۆ گەنجانمان بۆ ئەوانەی کە خۆت باست کرد سەرفراز بن سەرکەوتوو بن ئەم جۆرە دەستگایانە کە خزمەت بەلایانی فرەنجی و کولتوری دەکاتجێگەی شانازیە ئێمە هەمومان دەبێت پشتگیری ئەم جۆرە پرۆژانە بکەین جەنابیش وەکو کەسایەتی کە لە خێزانێکی ناودارن کەسایەتی جوانیان هەیە سەرفرازبی من پێشنیارم ئەوەیە کە گەنجەکان بەس نەڕوخێن ئێمە ئەو قۆناغانەمان هەموو دیوە وتم کوورەکە دەبێت بتوێنێتەوە بۆی مادەیەشی باش لێ دەرسێ مادەیەکە ئەسیل بێ کە ڕەسەن بێ ئەوەی دەوێت بێتە مادەیەشی باش بە ئاسانی نابێت دەبێت کوورەکە بیتوێنێتەوە جا لە سووتانەکەیە کۆڵ نەدەن لە ناو کوورەکەیە کۆڵ نەدەن دڵنیام دەگا بە ئامەزەکانی زۆر سپاس و بەخێر هاتی سپاس بۆ جەناویشت خۆشەویستان دوای ئەو وشە جوانانەی کاکتەڵات هیچ قسەیەکم نەما لە هەفتەی داهاتوو پێتان شاد دەبمەوە کاتێکی خۆش زۆر سپاس بەخێر هاتی خاتە چروکە چاوەکەم